ئەم کاتتان باش هەمووتان لە خۆشی و شادی دابن. ئەمڕۆکە هەوڵەدەین بە کورتی باس لە سەردانی یەکەمینی سەرۆکیەرێمی کوردستان نێچیروان بارزانی بکەین بۆ دیمەشق و ئەمە لە چ سەردەمێکدا ئەنجام دەدرێت بەڕاستی جێگای پرسیارە. ناتوانین بڵێن ڕێککەوتنێکی نهێنی و یەکجارێکی شتێکی نوێی بەو شێوەیە لە ئارادایە، بەڵام ئەتوانین بڵێن دروستبوونی تەوەرێکی نوێی دانوستاندنە کە دیمەشق، کورد، عێراق، واشنتۆن و بە دۆسیەکانی ئاسایش وزە و دووبارە نەخشانەوەی ڕێگاکانی ترانزیتەوە دەبەستێتەوە. زانیاری پشتڕاستکەرەوەی ئەمڕۆ بریتیە لە سەردانی نێچیروان بارزانی بۆ دیمەشق و کۆبوونەوەی لەگەڵ ئەحمەد شەرە، هەروەها تاوتوێکردنی هاوکاری ئابووری و دۆخی ناوچەکە، بەڵام سەبارەت بە هەبوونی مەزلوم عەبدیش لەوێ دوو جۆر زانیاری هەیە هەتاوەکو ئێستاوەیانیش لە لای من. زانیارێک ئەوەیە کە مەزلوم عەبدی لەوێ ئامادە بووە، زانیارێکیشەیە کە لەوێ ئامادە نەبووە. ببورن ئەمە لە بۆچی گرنگە؟ لەبەرەوەی چونکە بارزانی تەنها ناوەندگیرێکی کوردی نییە، لە ماوەی مانگەکانی ڕابردوودا ویستویەتی هەوڵی داوە ئەڵقەی پەیوەندی نێوان واشنتۆن، دیمەشق و هەسەدا و لە مانگی ئایاردا لەگەڵ عەبدی کۆبووە، پاشان لە مانگی حوزەیراندا لەگەڵ عەبدی تۆمباراک نێردرەی ئەمریکا کۆبووە. گفتوگۆکانیش ڕاشکاوانە دەربارەی هاوکاری کورد و دیمەشق، تێکەڵکردنی هەسەدە لە ناو دامەزراوەکانی دەوڵەتی سووریا دابوون و هەتاوەکو ئێستا ئەو تێکەڵکردنە، ئەو ئەنتیگراسیۆنە، ناوەکەشی ناوێکی ئەنتیکەیە، هەتاوەکو ئێستا کێشەی لەسەرە و ئێمە لە زۆربەی زۆری بەرنامەکانماندا باسمان کردووە. ئەمە بەتەنیا ڕنگ بێ کێشەی سووریا نەبێ، بەڵکو کێشەی ئەوەیە کە کوردەکان دەبێ مینیمۆم مافەکانیان پێ بدرێ، نەوەک ماکسیمۆم و نەوەکو لە ناوەڕاست لە مینیمۆم بە مەرجێک لە تەنشت ناوەندەکاندا بمینێنەوە. ئەمە لە بۆ سیاسەتی نێودەوڵەتی شتێکی باشە. هەر لە بۆ هەندێشت هەیە کوردستانی سووریا هەرچی ناوەکی لێدەنەی هەندێک شتی چارە نووسازی هەیە لەگەڵ کوردستانی عێراقدا لەلایەک. لە لایەکی دیکە کوردستانی عێراق و کوردستانی تورکیا و کوردستانی سووریا ئەمڕۆ ڕوبەڕووی هەمان تەحەدی دەبنەوە. تەحەدیەکانیش ئەوەیە هەروەکو وتم، ئێوە مەچونە لای ئێران، لەگەڵ پایتەختدا، لەگەڵ حوکمڕانی پایتەختدا، جا ئەڵقاعیدەیە، دزە، دیکتاتۆرە، خوێن ڕژە، کێشە نییە، لەگەڵ ئەمانە بمێنێنەوە و داواکاریەکی زۆر گەورەشتان نەبی. لە بەرامبەر ئەوەدا بمانەوێ نەمانەوێ هەر سێ لایەن ناچار دەبن جۆرە تەنسیقێک لە بینیاندا هەبێ. ئەمە ئەڵێن جۆرە تەنسیقێک، واتە ئەمە بەردەوام جەخت لەسەرەوە دەکەینەوە کە شتێک نییە بە ناوی کۆنگرەی نەتەوەیی و شتێکی نابی، یەکێتی نەتەوەیی، کۆنگرەی نەتەوەیی تەنانەت ئەمانە قسەیەکە شاعیران ئەتوان بیکەن، ئێمە ناتوانین بیکەین و ئەسڵ و ئەساسی نییە. بەڵام کۆمەڵێک بەرژەوەندی هەیە، ئەمانە لێکتر نزیک دەکاتەوە. کۆبوونەوەی ئەمڕۆی شەرعی و بارزانی ئەگەر عەبدیشی لەگەڵدا بێ، واتای شیکاریەکەی زۆر لە سەردانێکی پرۆتۆکۆلی گەورەتر دەبێت. ڕەنگە مەبەست لەی تاقیکردنەوەی فۆرمیلێک بێت کە تێکەڵکردنی هەسەدە لە دەوڵەتی سووریادا مسۆگەر بکات بەبێ داڕمانی پێگەی سیاسی و ئاسایشی کورد، بە ئامادەبوونی بارزانی وەک ڤامنێک، وەک گەڕانتۆرێک، وەک ناوەندگەریەکی کوردی و عەرەبی کە تا ڕادێک لە لای عێراق، لە لای سووریا، لە لای ئەمریکا، لە لای هێزەکانی سووریای دیموکراتیکیشدا پەسەند کراوە. ڕنگ بێ ئەمە بێ ئەگەر مەزلوم عەبدی لەوێ بێ، بەڵام من بەخۆم نەمبینی. لە لایەکی دیکە کاتەکەی چۆنە؟ کاتەکە ئەوەیە
پێشتر ترامپ بە ئیسرائیلی گوتبوو ئێوە کارتان بە لوبنان نەبێ بۆ چارەسەرکردنی کەشی حیزبوڵڵا ئێمە ئەو کارە دەدەینە ئەحمەشەرا دەتوانێت ئەو کارەنەوان بۆ بکە یعنی کردنەوەی بەرەیەکی سونی لە بەرامبەر بەرەیەکی شیعەدا لە ناوچەکە و بەرپرسیارانی حەشدی شعبیش ڕایانگەیاندبوو ئەگەر بێت و سووریا کارێکی وا بکە حەشدی شعبی لە عێراقەوە هێڕش دەکاتە سەر سووریا هەرچەندە ئەحمەدشەرع ویستی ئەمە ڕەت بکاتەوە و ئێمە دەزانین کە تورکیا و وڵاتێکی وەکو سعودیە کە کاریگەریی زۆریان لەسەر ئەحمەدشەرع و بەڕێوەبەرایەتێکە هەیە شتێکی وا لە بەرژەوەندی خۆیاندا نابین بەڵام ئەوە ئێمە دەزانین کە ئەحمەدشەرع پێویستی بە ئەمریکایە و ئەمە چۆن دەبێ ئەمەیان جارێ نازانین ترامپ بە سادەیی نەیگوت سووریا لە بڕی ئیسرائیل شەڕی حیزبوڵڵا بکە ئەوەی لە ڕاستیەوە نزیکە ئەوەیە کە واشنگتۆن دەیەوێت دیمەشق ببێتە بەشێک لە سیستەمی کۆنتڕۆلکردنی هەژمونی ئێرانی و حیزبوڵڵا لە هەمان کاتدا هەوڵ دەدات ڕێگری بکات لەوەی سوپای نوێی سووریا ببێتە لایەنێک لە شەڕێکی گشتگیریدا لەگەڵ لوبناندا بەڵام ئێمە دەزانین کە ئەگەر بێت و ئیسرائیل هێرشەکانی بەردەوام بکە سوور بێ لەسەر هێرشەکانی بۆ سەر لوبنان و ڕەنگ بێ ئەو داواکاریە زیاتر بێ لەلایەن ئەمریکادا و لە هەمان کاتدا ئەمە ببێتە ناچاریە کە لوبنان و سووریا یعنی بەشێک لە بەرپرسیارانی لوبنانی و بەشێک لە بەرپرسیارانی ئێستای حکوومەتی سووریا زیاتر لە یەکتر نزیک بنەوە لە هەمان کاتدا خاڵێکی هێلی کەرکووک بانیاسمان هەیە کە بە شێوەیەکی سەرنجڕاکێش دێتە ناو هاوکێشەکە ئەمە تەنیا هێلێکی کۆنی نەوت نییە کە گەڕابێتەوە بۆ ژیان لە 18 تەمموزدا سووریا و عێراق یادداشتنامەی لێک تێگەیشتنیان ئیمزا کرد بۆ دووبارە نوژەنکردنەوەی هێڵی کەرکووک بانیاز بە ئامانجی ڕاگەیەنراو بۆ گەیشتن بە توانای نزیکەی 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا ئەمەش خاڵێکی استراتیژی زۆر گەورەیە چونکە دووبارە بەیەکەوە دەیان بەستێتەوە کەواتە هەر ڕێککەوتنێکی بەرفراوان سووری عێراقی ڕەنگە هەندێکی ئابووری هەبێت کە لە خودی سووریا تێپەڕێت ئەگەر عێراق دەواازەیەکی نەوتی بۆ دەریای ناوەڕاست بگەڕێنێتەوە گرنگی هەندێک ڕێڕەوی هەناردەکردنی جێگرەوە کەم دەبێتەوە و سووریا جارێکی تر دەبێتەوە بە وڵاتێکی ترانزیت و وزە لە بڕی تەنها گۆڕەپانێک بێ بۆ شەڕدا لێرەدا کۆبوونەوەی بارزانی لە دیمەشق سەرنجڕاکێشتر دەبێت هەرێمی کوردستان کەوتۆتە ناو جەرگەی هاوکێشەی نەوتی عێراقەوە بە دیاریکراوی نێچیروان بارزانی دەیەوێ بەو شێوەیە خۆی بکاتە نێوبژیوانیەک ڕۆڵێکی وا بەخۆی بدا لە نێوان سووریا و بەغدادا ڕۆڵێکی وا ببینێ ئەو ڕۆلە تا چڕادێک ئەتوانێت ببینێ بە تەنیا ڕۆڵێک دەبێت شانۆگەریەک دەبێت چەندیدارێک دەبن یان نازانین چونکە ئێمە لە بەرنامەکانی پێشودەوە بزەم دوو بەرنامەی بەر لە ئێستا باسم کردەوەدا کە ئەو ڕێڕەوانەی کە بەنیازن بکرێنەوە نابێ لەسەر حیسابی لایەنێک بێت بە لایەنێک دەبێ هەموو لایەنەکان تێیدا ڕازی بن چونکە هەموو ئاکتۆرەکان توانای تێکدانی ئەو جۆرە کارانیان هەیە نەوتی عێراقیش ئەگەر بێت و لە ڕێگای نەوتی کەرکووک بانیاس لە ڕێگای سووریاوە بەتەنیا بچێتە دەرەوە ئەمە لە ئایندەدا عێراق بێمنەت ناکە لە بەرامبەر تورکیادا و سووریا بێمنەت ناکە لە بەرامبەر تورکیادا ئایا تورکیا بەمە ڕازیە ئەمیان جارێ نازانین باسی حەزجی شعبیمان کرد داتاکانی ئێستا بنەمایەکی بەهێزمان پێنادەن بۆ ئەوەی بڵێین حەشدی شعبی پێشکەوتنی استراتیژی لە ناوەوەی عێراق بەدەست دەهێنێت و بۆ مانای کە هەڕەشەیەک بێ بۆ سەر سووریادا بەڵکو
بەڵکو ئەمە لە کاتێکدا دروست دەبێ مەترسیەکە لە کاتێکدا دروست دەبێت کە ئەمریکا سەرکەوتوو بی وەنج ئیسرائیل سەرکەوتوو بی لە نانەوەی شەڕێکی مەسەبی ئەگەر شەڕێکی مەسهبی لە هەرێمەکەدا دروست بوو سعودیا کەوتە ناو ئەو شەڕە لە بەرامبەر ئێران سعودیا کەوتە ناو ئەو شەڕە یعنی شەڕێکی گەرمتر لەگەڵ حوسیەکان و بەشێکی عراق دەکەوێتە ناو ئەو شەڕە واتە حەشدی شعبی دەکەوێتە ناو ئەو شەڕە مەسهبیە سووریا دەکەوێتە ناو ئەو شەڕە مەسهبیە لێرەدا شتێک نییە کە بڵین سەدی سەد ڕوو ئەدا بەڵام ئێمە ئەڵین لە ئەگەری تەنگەتاوبوونی ئەمریکا لە بەرامبەر حیزبوڵڵادا کە ئێستا تەماشا دەکەین ئەمریکا هیچ کارتێکی دەستدانیە بۆ پاکتاوکردنی حیزبوڵڵا حیزبوڵڵا کۆمەڵێک مەرجی هەیە ئەوەیە کە ئیسرائیل دەبێت لە هەموو لوبنان بکشێتەوە لە هەموو لوبنان ئیسرائیل دەکشێتەوە یان نەکشێتەوە ئەگەر نەکشایەوە کەس ناتوانێت بە حیزبوڵڵا بڵێ چەک دابنێ و گەڕەنتی چه جارێکی تر ئیسرائیل ناگەڕێتەوە و لە هەمان کاتدا حیزبوڵڵا بەتەنیا حیزبوڵڵا نییە بەتەنیا حیزبێکی شیعەکان نییە متفقی حیزبوڵڵا لە ناو لوبناندا سونی هەیە متفقی حیزبوڵڵا مەسیحیەکان هەن و حیزب الئەمەل کە حیزبێکی سیاسی و سەرۆکایەتی پەرلەمانی لەدەستدایە متفقی سیاسی حیزبوڵڵایە لەو چوارچێوەیەدا کارتی زۆر گەورە لە بەرامبەر لە دەست ئیسرائیل و ئەمریکا دانین بۆ پاکتاوکردنی حیزبوڵڵا بەڵام بێت و ئەگەر بێت و ئیسرائیل ئەمریکا بتوانێت ئیسرائیل لە لوبنا بکشێنێتەوە ئەوە پێویست بەو کارتە ناکە کە بەکاریان بێنی لە سووریادا و لە هەمان کاتدا ڕەنگ بێ کارەکە ئاسانتر بێ بۆ ئەوەی کە حەشدی شعبی لە عێراقدا زیاتر ببێتە حیزبێکی ببێتە حرەکەتێکی عەسکەری مؤسسی لێرەدا ڕێڕەوێکی ئاسایشی بەدی دەکرێت لە پلانەکانی خۆر ئاوادا ئەویش ئەوێ سووریا هەسەدا حیزبوڵڵا و ئێران واتە ڕێڕەوی سیاسی شەرع بارزانی عەبدی واشنگتن لەمە بەدوور نییە بەڕاستی ئەمە بەدوور نییە بارزانی و عەبدی چۆن پێشتر شەریکی نەود بوون لەمەوەی 15 ساڵ بەشێکمان نەمانزانی بوو یانی زانیاری کەممان هەبوو و نەمان دەزانی بەو شێوەیە و نەمان دەزانی پارەکە بەو شێوێ و ون دەبێ بە تایبەتی لەلایەن هەردوو لا پارەکە ون دەبێ هیچ مؤسسە هیچ دەستگایەک نییە تاوەکوستە بزانێ ئەو پارەنە بۆ کوێ چوونە یعنی لەو بارەیەوە شریک بوون ئێستاکەش تەماشا دەکەی شەراکەتێکی سیاسی هەیە لە نێوان شەرع بارزانی عەبدی واشنگتندا و هەروەها باسم کرد لە بواری ئاسایشدا دەیان هەوێ ڕۆڵێک بە سووریا و هەسەدە و بدەن لەمەڕ حیزبوڵڵا و ئێراندا و ئەوە لە بواری ئاسایش لە بواری ئابووریدا عێراق واتە کەرکووک لە سووریاشدا بانیاز دەریای ناوەڕاست بەڵام دەبێت ئاگاداری باری کۆتایی بین تا ئێستا هیچ بەڵگەیەکی ئاشکرا نییە کە بیسەرمێنێت ئەو دۆسیایانە هەمویان لە کۆبوونەوەیەکی ئەمڕۆدا لەسەری ڕێککەوتن و یانیش ڕێک نەکەوتن بەڵام ئەمانە کۆمەڵێک دۆسیان کە گرنگی خۆی هەیە پارادۆکسە هەم گرنگی خۆی هەیە لە بۆ سیاسەتی خۆر ئاوا و نێودەوڵەتی وەکو فەڕەنسا وەکو ئەمریکا بۆ ئەوەی عێراق بە زۆر پابەندی فرۆشتنی نەوتی خۆی نەبێ لە گەڕووی هورمزدا لە کەنداوی بەسرادا بەشێکی نەوتەکەی بتوانێت لە ڕێگەی تورکیا بەشێکی دیکەی بتوانێت لە ڕێگەی کەرکووک بانیاسەوە بفرۆشی ئەمانە هەر هەمویان لە ئارادان بەڵام وەکو باسم کرد لەناو ئەمەدا پارادۆکسیشیە چونکە لەناو ئەو هەموو ئیتیفاقانەدا تورکیا هەیە و تەماشا دەکەین تورکیا هەتاوەکو ئێستا متفقێکی گرنگی ئەمریکا و ناتوێ گرنگی پێدەدرێ بەڵام ئێمە نازانین لە ئایندەدا کاردانەوەی تورکیا چۆن دەبێت ئایا تورکیا ڕێگا دەدا بەمە کە بۆڕی نەوتی
کەرکک بانیا سەر لە نوێ بکرێتەوە 2 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لەوێدا بڕوا و ئایا ئەمە لە ئایندەدا نابێتە ئەڵتەرناتیفێک و جێگەگرەوەیەکی تەواوی بۆڕی نەوتی کەرکک تورکیا؟ ئەمەیان جارێ جێگەی پرسیارە. لە هەمان کاتدا بابەتێکی کە زۆر گرنگکەی لە کۆتاییدا دەمەوێت باسی بکەم، ئەویش کشانەوەی هێزەکانی ئەمریکای، وانج کشانەوەی بەشێکی سوپای ئەمریکای، وانج کشانەوەی چەکە قۆسەکانی ئەمریکای بە تایبەتی سیستەمی پاتریۆت لە کاتێکدا کە سیستەمەکە دەکشێتەوە و سیاستێکی نێودەوڵەتی نییە بۆ پاراستنی کوردەکان نەماوە نییە. ئەوەی هەبوو پێشتر ئەو پاتریۆتە هەبوو لە هەولێر ئەویش بەتەنیا، ئێستاکە ئەوەش نامینێ و سیاسەتی نێودەوڵەتی ئەوێ کوردەکان لە زیاتی ئێران بە لە باوەش پایتەختەکاندا عێراق و سووریا و تورکیادا بمێنەوە بە مافێکی مینیمۆم. لێرەدا تەماشا دەکەین ئەمە لە کاتێکدا ڕوو ئەدا کە ئەو مینیمۆمە لەوێدا باڵانسێک نییە، چونکە ئەوەی کە لە کوردستانی عێراقدا بەدی هاتووە کۆمەڵێک مافی زۆرن، ئینکاریی ناکرێت لە ئاستی فدرالیدایە، لە ئاستی نیمچە دەوڵەتدایە و ئەوەی ئەحمەد شەرع بە کوردەکانی دەدا هیچی دیار نییە. ئەوەی ئەردۆغانیش ئێستاکە کە ئەمڕۆکە باس دەکرێت کە پرۆسەکە چۆتە ناو پەرلەمان قسەی لەسەر دەکرێت، ئایاکە ئەوڕۆپی ڕادەگەن دەنجی لەسەر بدەن و یانجی بەتەنیا خوێندنەوەی یەکەم و دووەمینی بۆ دەکرێت، دوایی دەنگی لەسەردەن بە احتیمالی زۆر وا دەبێت و لەوێژدا تەماشا دەکەین شتێک نییە بە ناوی مافدان بە کوردەکاندا، هیچ مافێک نییە و ئەگەر ئەمانە تەماشا دەکەین کاریگەریان لەسەر یەکتری دەبێت. لە ئایندەدا ڕنگ بێ بەغداد بڵێ تەماشا کە تورکیا لەگەڵ کوردەکان ڕێککەوتووە، شتێکی وان نییە. ئێمە ئەو هەموو مافانەمان بە ئێوە داواتاوەکو ئێستا بۆ نمونە پارەی گومرگ دیار نییە، پارەی نەوت دیار نییە، ئێوە کۆمەڵی کاری ژێربەژێری ئیستیخباراتیتان هەیە، بەغدا ئاگدار نییە، ڕنگ بێ کۆمەڵێک داواکاری هەبێ لەو بارەیەوە. یعنی ئەمە زۆر زۆر گرنگە. لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەگەر لە سووریا هیچ مافێک نەبێ، لە کوردستانی عێراقیشدا ئەو مافە هەبێ و کاتێک نێچیروان بارزانی دەچێتە دیمەشق لە پەنای ئاڵای سووریا، ئاڵای کوردستانیشی بۆ بەرز بکرێتەوە، ئەمە هاوڵاتیانی کورد لە سووریا هەندەدا بۆ هەندێک ناڕەزایی دیکە. ئەو ناڕەزاییانەش ئەمڕۆکە هیچ کەسێک تەحملی ناکە، چونکە دنیا بەرەو وەزعێکی زۆر زۆر نادیار و مەترسیدار دەڕوە، بەرەو کوێ دەچێ بەڕاستی نازانێت. لە چوارچێوێدا دەکرێت خوێنەوەمان بۆ ئەو دیدارانەی ئەمڕۆی نێچیروان بارزانی بۆ دیمەشقی پایتەخت هەبێ. لە ڕۆژانی ئایندەدا، سەعاتانی ئایندەدا ڕنگ بێ هەندێک زانیاری پشت پەردە لەو بارەوە بزانین، ئەو کاتە لەگەڵ یەکتری دەبینەوە.